ژمارەیەک لە فەرمانبەرانی بەشێکی فەرمانگەکانی هەڵەبجا و شانی مامۆستایان بایکۆتی دەوامیان ڕاگەیاند و جەختیان کردەوە تا پێدانی موچەکانیان لە کاتی خۆیدا بایکۆت ناشکێنن. ئێمە و کارواندانی کارمەندانی شارەوانی ئەمڕۆ بایکۆتی سەرجەم بەشەکانی شارەوانی بایکۆتمان ڕاگەیاندووە لەبەرەوەی مەعاشمان چارەنووسێکی دیار نییە. نەوت گران بوو، نەوت چۆتە $120 هیچ مەعاش هیچ چارەنووسێکی نییە. پاشەکەوتەکەەوە هیچ دەنگێکی نەماوە. بانزین گرانە، بازار گرانە، هەموو شتێک گران بووە، هیچ مەعاش چارەنووسێکی دیار نییە. سەرۆکی حکوومەت دێتە سەر شاشە پێمان ناڵێ مەعاشکەی تەوزیعکرێت چی لێت، بەڵکو تەواو هیچ هەواڵێک دڵخۆشکەری پێ نەبوو بەمان. ئێمە وەکو فەرمانبەرانی شارەوانی مانمان گرتووە لەبەر ئەوەی ئێمە مانگی دوو تەواو بووە، موچەی مانگی دوومان وەردەگرتووە 6/3 ئەمڕۆ. هیوادارم حکوومەت چۆنەڵێ ئاور لە فەرمانبەران باتەوە، دوو مانگجارێ موچەیان 45 شەو جارێ موچە، ئەگەر 45 شەو جارەوێت لە سابی سمێنجی موچەمان لێ بڕێت. بەڕاستی ئێمە زۆر غەدرمان لێ کراوە. هیوادارم حکوومەت بەخوا بچێتەوە و حکومەتداری وان ناکرێت بەخوا. ئەوە بوو لە دوای قسەکانی سەرۆکی حکوومەت کەوا تەواو فەرمانبەرانی بێئومێد کرد لە پێدانی موچەم. دڵمان خۆش بوو کەوا حکوومەت بڕیارێکەیە دوێنێ کول لە کۆبوونەوە بوو، بەڵام تەجیلیان کە بۆ ڕۆژی چوارشەممە میکانیزمی دابەشکردنی موچەیەن بە پێچەوانەشە لە خلال ئەم 3 ساڵە دۆلار بەرزترین ئاسی بەخۆی بووین کە $170 لە بازارەکانی بۆرسا بە پێچەوانەوە مۆزەف ینی ئایندەی نادیارە نازانێت چکە بۆیش ئەمەش لە بەرامبەر ئەوە بە پێویستمان زانی بایکۆتی بکەین و شانی حکوومەتی بینکەوە ئەمەش داوامان پێ ناکرێت. لە قەزای پێنجوێنیش بەشێک لە مامۆستایان و فەرمانبەران بایکۆتی دەوامیان کرد و بۆ ماوەیەکیش ڕێگەی سەرەکی ملەکەوەیان گرت و ئەویان خستە ڕوو لە ناڕزایەتیەکان بەردەوام دەبن تا و کاتێ حکوومەت بەدەم داواکاریەکانیانەوە دێت. ڕانیە دەربەنی خان سلێمانی هەولێر هەموو شار و شارۆچکەکان تکاتان لێەکەین بێنە سەرخات ئێوەش بێن وەک ئێمە هەڵوێز وەربگرن داوای مافەکانی خۆتان بکەن داوای ئەوە بکەن کە ئێوە چەندین ساڵە زوڵمتان لێگرێت لەلایەن ئەم دەسەڵاتەی کە 31 ساڵە قۆرخی هەموو مافەکانی ئێمەی کردووە. ئێمە بەڕاستی داواکەین کە ژیانمان بۆ بگەڕێتەوە کە لە مافە سەرەتاییەکانمان چیتر بێبەش نەکرین. ئەوەی جێ نیگەرانیمانە بەڕاستی ڕاستە حکوومەتێکی گەندەڵ و فاسی دەستی بەسەر هەموو جونگەکانی وڵاتە گرتووە و دەستی خستۆتە بینە قاقای هاوڵاتی، بەڵام بەداخەوە خەڵک وا ئازانەیە بەستەنها فەرمانبەر و مامۆستایان لە قەیرانان. آخر کاتێک کە مامۆستایەک ناچێتە هۆڵەکانی خوێندن ئەوە قوتابیەکانیشمان نەکەونە قەیرانەوە. 10 ڕۆژ بەسەر کاتی دابشکردنی موچەی مانگی دوودا تێدەپەڕێت و تا ئێستا هیچ شتێکی ئاشکرا لەو بارەوە دیار نییە. لە دوایین کۆبوونەوەشدا ئەنجومەنی ئابووریەرێمی کوردستان هیچ بەڵێنێکی نەدا. ناڕزایەتی و بایکۆتی فەرمانبەرانیش دەستی پێکردەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.